شكرا للأخوة في اللجنة الرياضية في مدينة السليماني على هذه الزيارة. سپاس بۆ ئەو وەفدە وەرزشی شاری سلێمانی. ئەم هەفتەیەیان هەفتەی داهاتوو سەردانی هەرێمی کوردستان ئەکەم و یەکێک لە وێستگەکانی سەردانم شاری سلێمانی دەبێت. لە ڕاستیدا گفتوگۆمان لەسەر بارودۆخی وەرزشی کرد کە وەفدەکە شارەزانی بواری وەرزشن. بۆ پێشخستنی وەرزش لە عێراق و سلێمانی و کوردستان سەرجەم داواکاریەکان دروستن و ڕاستن و مافی خۆیانە. کوردستان بەشێکی گرنگی عێراقە لەسەرمانە لە فاوەوە تا زاخۆ خزمەت بکەین. ناقشنا مجموعة من القضايا اللي تتعلق بالجانب الرياضي. دوای کۆمەڵێک چالاشی کە لە ناو شار هەرێما بوو، یەکەم چالاشی لە دەروەی دەست پێ کرد کە لە شاری بەغدا بوو بۆ ببینی وەزیری وەرزشلاوانی عێراق. ئەوەی ڕاستی بێ ئێمە ئۆتۆسیانەی کە وەرمان کردبوو لە بۆردەکەەوە توانیمان بە شێوەیەکی جوان بیگەێنین و بە شێوەیەکی جوان شیکەینەوە و لەسەری قسە بکەین و لەسەر هەموو خاڵەکان بۆستین و بەڕاستی وەزیری وەرزشلاوانی عێراق پشتیوانێکی تەواوی خۆی بۆ ئێمە دووپات کردەوە و کۆمەڵە داواکاریمانە بۆ کۆمەڵ داواکارەکان بە هەمووی لە ١٨ کە داواکارەکانی بۆ جێبەجێ کردین بۆ خزمەتی وەرزش و وەرزشکارانی هەرێمی کوردستان. وەکو وەفدێکە ڕێک خراببوو لەلایەن بۆردی وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆەوە لەگەڵ چەند کەسایەتێکی وەرزشی لە بەغدا لەگەڵ وەزیرە لەگەڵ بەرپرسانی تر کۆبوونەوەیەک ئەنجام دەین لەسەر چارەنووسی وەرزش لە کوردستان و چارەنووسی وکە چۆنێتی پەیوەندیکردنمان لەگەڵ ناوەندا. ئێمە لەگەڵ وەزیرە دانیشتێکی تێر و تەسەلمان کرد زۆر شت هەبوو کە باسی کەین و ئەنجامەکەشیمان بەدەستیە ناوە و بەڵێنی پێداین کە لە ماوەیەکی نزیکدا سەردانی کوردستان و پاولەوێش ئێمە بە تێر و تەسەلی دیسانەوە باسی ئەوانە بکەین کە لەسەری ڕێکەوتوین و هەوڵێک بدەین کە وەرزشی کوردستان هەنگاوێک زیاتر بەرەو پێشەوە بڕوا و هاوشانی یاریەکانی بەغدا ئەنجامەکانمان بەرچاوتر بێت و هەوڵی ئەوەشیدا کە هاوکاری نزیکەوە هۆڵ و یاریگاکانمان بدات وەکو نۆژەنکردنەوەی ئەوانە ئەوەش خۆی لە خۆیان دەستکەوتێکی گەورەیە.